هێزەکانی تورکیا لە سووریا بەرەو ڕۆژاوای شارۆچکەی جرابلس دەڕۆن پاش ئەوەی پێکدادانی نێوان تورکیای هاوپەیمانی ئەمریکا و هێزە کوردیەکانی سووریا کە ئەمریکا پشتیوانیان لێ دەکات ڕخنەیەکی زۆری لێکەوتەوە. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەڵوێستی خۆی لەسەر ئەم هێرشەی تورکیا بە ئاشکرایی ڕاگەیاند. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا زۆر پشتیوان بۆ و زۆریش پشتیوانە بۆ جم و جوڵەکانی هێزی گشتی بەرەنگاربوونەوەی داعش، هەروەها پشتیوانە بۆ هەموو شتێک لە پێنە و پاراستنی ناوچەی نێوان سنووری خۆی و جەرابلوسدا دەیکات، بەڵام بۆ باشووری جەرابلوس نا. یەپەگە لە باشووری جەرابلس هاوکار بوو بۆ دەرکردنی داعش لە شاری منبجی سووریا کە ناوچەیەکی سەرەکی پەڕینەوەی تیرۆریستانی داعش بوو بۆ ناو سووریا. بەڵام ئێستا تورکیا دەیەوێت هێزە کوردیەکان دەست بەجێ لە ناوچەکانی ڕووباری فورات بکشێنەوە و پەنتاگۆنیش تورکەکان دڵنیا دەکاتەوە هەر کە منبج بە تەواوەتی لە داعش پاک بووە ئەوان دەکشێنەوە. پاش ئۆپراسیۆنی منبج یەپەگا لە ڕۆژهەڵاتی فورات دەکشێتەوە. ئەم پێکدادانەی نێوان هەردوو هاوپەیمانی ئەمریکا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای خستۆتە نیگەرانیەوە کە نایەوێت دژی هیچ کامیان ببێت و داوا لە هەردووکیان دەکات کە شەڕی دژ بە یەک نەکەن. وەزارەتی دەرەوە جەختی کردەوە لەوەی ئەمریکا لەگەڵ هەردوو لا کار دەکات. ئێمە بەردەوام دەبین لە کارکردن لە نزیکەوە لەگەڵ تورکیا و لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیشدا و هێزەکانی تریش کە هاوپەیمانمانن پشتیوانیان لێ دەکەین لە سووریا تا بتوانین بە باشترین ڕێگا ئەم ناکۆکیانە نەهێڵین. ئێمە داوا لە هەموو لایەنە چەکدارەکان دەکەین کە بەردەوام سەرنجیان لەسەر داعش بێت، ئەگەرنا ئەوە مەترسی داعش هەردەمێنێتەوە کە هەڕەشەیەکی هاوبەشە. ئەم دۆسەیە هەر تەنها نیگەرانی کاربەدەستانی حکوومەتی ئەمریکا نییە، بەڵکو شارەزایانیش گرنگی بەم بابەتە دەدەن و باز لە ئەگەرەکانی شەڕی دژ بە داعش دەکەن. ئەگەر ئێمە دڵنیایەکی زۆرمان هەبێت و لەو بڕواایەدا بین لەبەرەوەی ناوچەکانی ژێردەسی داعشمان لە عێراق و سووریە بەرتەس کردوێتەوە ئەوە سەردەکەوین، ئەمە هەڵەیەکی گەورە دەوێت. هێزەکانی هاوپەیمانان کە ئەمریکا پشتیوانیان لێ دەکات لە ئێستادا چاویان بڕیوە تا ئازادکردنی مووسڵ کە گەورەترین ناوچەی داعشە لە عێراق و هەروەها شاری ڕەقا کە دەوڵەتی ئیسلامی بە پایتەختی خۆی دەزانێت. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.